هەڵبەتە یەکێک لە کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دادنووسی هەولێر لە تاوی ئەو ئیمتیازاتانە دەستبەردار بووە کە لە کاتی ئەندام پەرلەمانیدا وەری دەگریت یاخود هەر پەرلەمانتارێک کە وەری دەگری ئەمڕەتی کردوێتەوە. ئەمە جگەلەوەی کە بەڵێنی داوە ئەگەر بێت و متمانەی هاوڵاتیان بەدەست بێنێ ئەوە با بڵێن بەشێکی موچەکەی یاخود لە سەدا 25 کۆی موچەکەی بە نەخۆشخانەی شێرپەنجە دەبەخشێت. تایبەت بەم بابەتە یاخود با بڵێن ئەم کاندیدەی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕێز ڕێژنەمەجیدا کاندیدی یەکێتی لە بازنەی هەولێر کە ڕاستەخۆ لە ستودیۆی هەولێرەوە میوانی بەیانی کورسان نیوزە خات و ڕێژنا. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سەرتا دەمەوێت لەو هەڵوێستەی خۆتانەوە دەست پێ بکەین. لە دەستپێکی بانگەشەداین و لە هەمان کاتیشدا و کۆمەڵێک بەڵێنت داوە جیا لە کارنامەکەی خۆ و تەواوی ئەو ئیمتیازاتانەی کە هەر ئەندام پەرلەمانێک وەری دەگرێت ڕەتت کردوێتەوە مەجگە لە بەخشین لە 25 کۆی موچەکەت. هۆکاری با بڵێن ئەم دەست پێشخەریە و ئەم هەڵوێستە بۆچی؟ بەیانیتیان باش بینەرانی ئازیزی کەناڵی کوردستان هاتیش باش سپاس بە ئەو دەرفەتەی کە بۆ من تاڕەخسان. سوپاس بۆ تۆ. بەڵێ لە دەستپێکی بانگەشە یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردن بۆ خوری شەشەمی پەرلەمانی کوردستان دوو بەڵێن نامە پڕ کردەوە لە دادنووسی سێی هەولێر. بەڵێنامە یەکەمە ئەوەیە کە من ناچمە ئەو شوێنەی کە بۆ نیشتەجێبوون بۆ ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەر خولێک دانراوە. لەبەرچی ناچم من خەڵکی ئەو شارم شاری هەولێر دەمەوێت لە خۆشی و ناخۆشیەکانی خەڵکی شارەکەم بەشدار بم. بەداخەوە دەسەڵاتدارانی هەولێر شاری هەولێریان کردووە بە دوو زۆن، زۆنی زێڕین و زۆنی هەژارنشین. من لەگەڵ ئەو دوو زۆنە نیم لەبەر ئەوەی ئەو زۆنەی کە ئەوان ناویان لێناوە زۆنی هەژارنشین من خەڵکی ئەو شوێنەم و لەو شوێنە نیشتەجێم. ئەو زۆنە پڕە لە خەڵکی زێڕین، پڕە لە خەڵکی ڕەسەنی شاری هەولێر، پڕە لە خەڵکی ڕۆشنبیر، پڕە لە خەڵکی بە دڵ دەوڵەمەند. ڕاستە بە خزمەتگوزاری هەژارە لەلایەن دەسەڵاتەوە وای لێکراوە کە بە لەلایەن خزمەتگوزاریەوە هەژار بێ، بەڵام لەلایەن خەڵکەکەی و خەڵکی زێڕینی لێیە. بۆیە من بەڵێنی ئەوە بە خەڵکی شارەکەی خۆم دەدەم کە من لەناو ئەوان دەبم و لەگەڵ ئەوان دەبم ئەگەر متمانەی ئەوانم بەدەستێنا بەجێیان نایڵم. ئەو زۆنە زێڕینە لە خزمەتی چێ؟ لە خزمەتی کەسانێکە کە دەسەڵاتدارن لەو شارە خۆیان و کەسوکاریان و کەسانێکی بیانیان هێناوە بەسەر خەڵکی ئەو شارە دەیانەوە فەرزیکەن. بۆیە من ئامادەنیم ئەگەر متمانەی خەڵکی شاری هەولێر بەدەستنا ئامادەنیم بچمە زۆنی زێڕین خەڵکی شارەکەی خۆم بەجێ بێلم. من هەموو خەڵکی شاری هەولێر بە کەسوکاری خۆم دەزانم، دەمەوێت لە هەموو خۆشی و ناخۆشیەکانیان بەژار ببەر ئەوەی ئەو شارە پڕە لە ناخۆشی، پڕە لە ئازار، ئەو شارە کەمترین خزمەتگوزاری تێدا ئەو زۆنەی کە ئەوان پێی دەڵێن زۆنی هەژارنشین. شەقامەکانی بەڕاستی زۆر خراپە. بەشێکیان تا ئێستا گەڕک هەیە زیاتر لە 12 ساڵە گەڕەکە تا ئێستا خێرتاو نەکراوە. ئەو گەڕک هەیە نزیکەی 4 مانگە ئاوی نەهاتووە. ئەوانەی ئاویان دێ بە چەندین ڕۆژ ئاویان نایە، ئەوە لای خۆیان پێیان وایە لای دەسەڵات پێیان وایە ئەو گەڕەکانەی کە ئاویان دێ ئەوە ئاویان بەباشی دێ. نەخێر گەڕەکەی ئەوانەی کە ئاویان بەباشی دێ بە 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێک ئاو دێ. قەیرانی غازە، قەیرانی بنزینە لەو شارە، قەیرانی هەموو شتێکە لەو شارە. بۆیە من دەمەوێت ئاگاداری هەموو ئەو قەیرانانە لەگەڵ ئازاری خەڵکی شارەکەی خۆم بم، نامەوێت ئەوان بەجێ بێلم. باست لە بەڵێنامەی دووەم کرد. بەڵێ بەداخەوە ئێستا دەبینین ڕۆژ بە ڕۆژ نەخۆشانی شێرپەنجە ڕوو لە زیادبوونە بە تایبەت شاری هەولێر کە پشتی شێری بەرکەوتووە. ئەوەش دیارە هۆکاریشی زۆرە، هۆکارەکانیشی دیارە بەشێک لە هۆکارەکانی شێرپەنجە لەو شارە دیسان دەسەڵاتە. بەداخەوە من بۆیە ئەوە دەکەم 125 موچەکەم ئەگەر متمانەی دەنگدەری شاری هەولێرم بەدەستێنا 125 موچەکەی خۆم دەبەخشم بە دەنگدەرانی خۆم لەو شارە ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجیان هەیە. هەرچەندە ئەو ڕێژەیە لەو ئەوەی نییە کە من بڵێم وڵاوە 100% بۆ هەموو ئازاری هەموو کەسانی توشبوو بە نەخۆشی شێرپەنجە کەم دەکەمەوە دەتوانم، بەڵام ئەگەر کەمێکیش بێ من دەمەوێت بەشدار بم لەگەڵیان، چونکە بەداخەوە زۆر جارە نەخۆشخانەی شێرپەنجە لە شاری هەولێر باز لەوە دەکرێتن کە چارەسەری نەماوە، کە سوکاریان ناچارن بڕۆن، ئەوانەی توشبووی شێرپەنجەنە ناچارن کە سوکاریان بڕۆن بە پارەیەکی زۆر بڕۆن چارەسەریان بۆ بکڕن. زۆر جارە خەڵکمان بینیوە هەرچی
لە ملک و ماڵی هەبووە کەسێکی لە خانەوادەکەی تووشی شێرپەنجە بۆ ملک و ماڵی خۆی هەموو فرۆشتەوە هەر بەشی نەکردووە بۆیە من دەمەوێت ئەگەر کەمێکیش بێتن لە ئازاری کەسوکارەکانیان لە ئازاری توشبوانی نەخۆشی شێرپەنجە بۆ ڕێژەش بیتن من بەشدار بوو کەمی کەمەوە هیوادارم ڕۆژێکیش بێ پێویستیان پێ نەبێتن. زۆر سوپاس. باشە خاتۆ ئیمان باست لە کۆمەڵێک جیاوازی کرد کە لە خاتو ڕێژنەک باست لە کۆمەڵێک جیاوازی کرد کە لە هەولێر بوونی هەیە ینی ئەو زۆنەی کە زێرینە زۆنی چینێکی تایبەتمەندە و بە پێچەوانشەوە زۆنی هەژار هەیە و جیاوازێکی زۆر هەیە. یەکێتی نیشتمانی کوردستان لەم هەڵبژارنەی ئەم جارەی پەرلەمانی کوردستاندا چۆن کار بۆ نەهێشتنی جیاوازی دەکات بە دیاریکراوی با بڵێن لە تەواوی ناوچەکان و لە هەولێریش؟ بەڵێ دروشمی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو هەڵبژاردنە ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەدا بەڵێ لە چەند ساڵی ڕابردوو بەداخەوە حکومڕانی لە ڕێڕەوە ڕاستەکەی خۆی لە هەرێمی کوردستان لای داوە. ئێمە دەمانەوێتن لەو هەڵبژاردنە ببین بە هۆکاری ئەوەی کە بتوانین لە کابینەی داهاتوو لە خولی داهاتووی پەرلەمانیش ببینە هۆکاری ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لەو هەرێمە. یەکێتی نیشتیمانی کوردستان حزبێکی جەماوەریە هەمیشە لەگەڵ خواستی جەماوەر بووە لەگەڵ خواستی خەڵک بووە. هیچ کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان لە جەماوەر دانەبراوە. هیچ کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لە جەماوەر دوور نەخستێتەوە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەگەڵ ئاوەدانیە لەگەڵ خۆشگوزەرانیە بەڵام هیچ کات یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دووزۆنی نەبووە لەگەڵ ئەوە نەبووە لە شارێکی وەکو شاری هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە ئەو شارە خۆشە بەداخەوە بکرێ بە دوو زۆن هیچ نەک تەنیا شاری هەولێر هەموو شارەکان یەکێتی لەگەڵ ئەوە نییە بکرێ بە دوو زۆن و ئەوە زۆنی هەژارنشینە و ئەوە زۆنی زێڕینە و خەڵکێکی تر بێ بەسەر خەڵکی ڕاستەقینەی هەر شارێک کە فەرز بکرێتن. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوەیە خاوەنی ڕاستەقینەی شارەکان خۆیان خاوەن بن ئەوان مستەفید بن لە هەرچی لەو شارەیە. ڕاستە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پەیوەندیەکانمان فراوانە لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ خەڵکی تر بەڵام لەگەڵ ئەوە نین کەس بێتن بەسەر خەڵکی هاوڵاتی ئەو هەرێمەدا فەرز بکرێتن. ئێمە لەگەڵ ئاوەدانین ئێمە دەمانەوێت خەڵک هەمووی لە شوێنی خۆی لە خۆشگوزەرانی دابژیتن نامانەوێت کەسانێک بێتن و گەورە بکرێت لەسەر خەڵکی شارەکان نامانەوێت کەسانێک بێ لەسەر هاوڵاتی ئەو هەرێمە دەوڵەمەند بکرێتن بێ لە شوێنی ئێمە هەلی کاری بۆ بڕخسێ. بەداخۆ من لە شارێکی وەکو شاری هەولێر دەژیم کە لەو شارە دەبینم ڕۆژانە چەندین خەڵکی بیانی هاتووە بە بڕێک پارەی زۆر کە لە شاری هەولێر خەڵکانێکمان هەیە گەنجی ئەو شارەمان هەیە مامۆستای زانکۆمان هەیە پسپۆرە لە بوارەکەی خۆیان خەڵکی تریان لە دەرەوەی ئەو هەرێمە هێناوە لە وڵاتانیان هێناوە کە پسپۆریەکەیان هەمان پسپۆریە بەقەت ئەوەی خۆمان زیرەک نینە بەقەت ئەوەی خۆمان لێ هاتوونینە دایانهێنن لەو هەولێرە فەرزیان دەکەن بەسەر خەڵکی شارەکە کاریان پێدەدەن خەڵکی ئێمەش لەوانەیە شەهادەی ماستەری هەیە شەهادەی دکتۆرای هەیە دەرچووی زانکۆیە بەبێ کاردا دەنیشێ دەستەوەستان و تەماشا دەکە خێروبێری ئەو شارە و ئەو هەرێمە بۆ خەڵکێکە کە دێ لەسەر ئەو فەرز دەکرێتن. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوە نیە یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت هەموو ئەو نادادیانە لەو کابینەی داهاتوو نەهێڵێتن بە بەدەستێنانی زۆرترین کورسی و زۆرترین دەنگمان دلێر بێ لە پەرلەمان ئێمە دەمانەوێتن لەو کابینەیە حەقی خەڵکی بەشخوراوی ئەو هەرێمە وەربگرینەوە. باشە خات و ڕێژنە ئەمێ پاس لە کارنامەکەی خۆتان بکەن بە شێوەیەکی گشتی ڕێژنەمەجید لە ئەگەر بێت و متمانی هاوڵاتیان بەدەستبێنێت و ببێتە ئەندامی پەرلەمانی کوردستان چی لە بارودۆخەکە دەگۆڕێت یا کارنامەکەتان چیە بە شێوەیەکی گشتی و چۆن خزمەت دەکەن؟ بەڵێ من بەو هۆی کە من خۆم دەرچووی بەشی کشت و کاڵی و ماستەرم هەیە لە نەخۆشیەکانی ڕوەک ڕۆژانە دەبینم بەو پێەیە من خۆم لە بواری ژینگەیش کار دەکەم دەبینم ژینگەی هەموو شارەکانی هەرێمی کوردستان زۆر وێرانە بە تایبەت شاری هەولێر یەکێکە لەو شارانەی کە خۆم لەی دادەنیشم زۆر وێرانە. دەمەوێت لە ڕێگەی پرۆژە یاساوە دەمەوێت لە ڕێگەی یاساوە سەرەتا ببمە هۆکارێک بۆ چیتر داگیر نەکردنی زەویە کشت و کاڵیەکانی برادوتیارە و خوشک و برادوتیارەکانمان بەداخەوە زۆر لە دوتیارەکانمان زەویەکانیان بەبەر چاوی داگیر کراوە بە تایبەت لە شارێکی وەکو شاری هەولێر زەویەکان سەرڕای نەمانی کشت و کاڵ بەرەو کەمبوونەوەی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان لە ڕێگەی داگیرکردنی زەویەکان بە پلانەوە بە تایبەت لە شاری هەولێر دەوروبەری شاری هەولێر زەویەکانمان داگیرکرا. ئینجا ئەو زەویانە هاتیە چی لەسەر کرایە
کۆمەڵێک مەسفا کۆمەڵێک کارگەی نایاسایی لەسەر دروستکراوە کە ئی کەسانێکی دەستڕۆیشتونە بوویتە هۆکاری پیسبوونی ژینگەی شارەکەمان هەوای شارەکەمان بە تایبەت و ژینگەش بەگشتی لە هەرێمی کوردستانش هەروایە بەڵام بە تایبەت لە شاری هەولێر من باسی دەکەم. اینجا ئەگەر من بتوانم متمانە بەدەست بێنم و لە ڕێگەی پرۆژە یاساوە ڕێگیری بکەم لە زەویە کشتتوکاڵەکان ئەوە دەبمە هۆکاری ئەوەی هەم زەویە کشتتوکاڵەکانمان بۆ خاوەنی ڕاستەقینەی خۆیان کە خوشک و برازوتیارەکانمان بگەڕێنمەوە هەمیش لە ڕێگەی ئەوەوە دەتوانم ببمە بەرگری کارێک لە ژینگەی هەرێمی کوردستان ژینگەی شارەکانمان. دووەم کارم ئەگەر متمانە بەدەست بێنم من دەمەوێ بەداخەوە جاران هێلی گشتی هەبوو لە هەموو شارەکان بە تایبەت لە شارێکی وەکو شاری هەولێر دوو پاس هەبوو کە ناوی پێیان دەگوت پاسی 6 مەتری و پاسی 100 مەتری کە ئەو دوو پاسە هێلی گواستنەوەی گشتی بوون. ئەگەر من متمانە بەدەست بێنم کار دەکەم بۆچی بۆ گەڕانەوەی هێلی گشتی لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان وەک دابینکردنی سوتەمەنی بە کوالێتیەکی بەرز هاوردەکردنی سوتەمەنی بە کوالێتیەکی بەرز چ ئەوەی هاوردە دەکرێت چ ئەوەی لە ناوخۆ بەرهەم بێنرێت و دابین بکرێتن هەمووی بە کوالێتیەکی بەرز بێتن تا ئەو ڕێژە دووکەڵەی کە دەبینین ڕۆژانە لە ئۆتۆمبیلەکانمان دەردەچێتن کەم بێتەوە. ئەگەر بتوانم متمانە بەدەست بێنم و بمە هۆکاری دابینکردنی هێلی گواستنەوەی گشتی ئەوە دەتوانین هاوڵاتیان خۆیان ئۆتۆماتیکی هاوڵاتیان کە هێلی گواستنەوەی گشتی هەبێتن ئەو ڕێژە لە سیارەیە کەم دەبێتەوە لە ئۆتۆمبیل لە ناو شارەکان کەم دەبێتەوە کە دەبینین ڕۆژانە قەرەباڵغێک دروست بووە لە شارەکان هاوڵاتیان بە شێوەی بەیانیان کە دەڕۆن بۆ دەوام چەندە بە زەحمەت دەگەنە شوێنی خۆیان نیوەڕۆکە دەگەڕێنەوە بە هەمان شێوە ئێواران بە هەمان شێوە ئەگەر هێلی گواستنەوەی گشتی هەبی لە شارەکان ئەوە هاوڵاتیان بە ئاسانتر دەگەنە سەرکاری خوان و ئیسان بە هەمان شێوە دەبێتە هۆکاری پاککردنەوەی ژینگەی شارەکەمان ببوورە تخوا خاڵێکی تری شماوە. یەک لە خاڵەکانی تر ئەوەیە کە ئێمە من بەو هۆیەی کە خۆم دەرچووی بەشی کشتتوکاڵین باشمەوە کرد لە مەرزەکان بە تایبەت مەرزی حاجی ئۆمەران بەشێک لە ئەو پێداویستە کشتتوکاڵیانە دێتن بە تایبەت قڕکەرەکان دێ هەندێک هۆرمۆنات دێتن کە بەداخەوە زۆر کارەساتبارە بۆ ژینگە بۆ تەندروستی ئێمە بەر لە ژینگە بۆ تەندروستیمان کارەساتبارترە. من کار دەکەم لە ڕێگەی یاساوە هەموو ئەوانە چیتر نەهەیە قەدەغە بکرێ بۆ ناو شارەکانی هەرێم کوردستان بە تایبەت من باسم کرد کە ڕاستە و خۆت لە مەرزی حاجی ئۆمەران دێ بۆ ناو شاری هەولێر دێتن بۆ ناو پایتەختی هەرێمی کوردستان دێ کەوانە ڕۆژانە ژاهرە دەرخواردی ئێمە دەدرێ زەرمەندی یەکەمیش برای جوتیارە لێ. بەڵێ 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 خات و ڕێژنە سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ ڕێژنە مەجید کاندیدی یەکێتی لە بازنەی هەولێر سپاس بۆ بەڕێستان.